سڵاو هاوڕێیان ئەنیمێشنی ئینسایدا وتمانەیە ئینگلیزیمان بەهێزترەکەین و باشترە بین لە کاتی تێگەیشتن و وەرگێڕاندا. سەرەتا زۆر کەس کێشەیان لەگەڵ ئەم ناوی فیلمەیە هەیە. ئایا مانای ئینسایدا و چییە بە کوردی؟ ئەم ناوە دوو مانای سەرەکی لە خۆگرێت، یەکێکیان لە زمانی ئینگلیزی و ئەوەی تریان بۆ فیلمەکەیە. ناوەکان بریتین لە هەڵگەراوە و ئەوەی تریان بریتە لە ناوەوە بۆ دەرەوە. کاتێک جلێک بە هەڵاوگێڕی لەبەرەکەیت دیوی ناوەوە لە دەرەوەیە، ئەمە وشەکەیە بە ئینگلیزی واتە هەڵگەڕاوە. بەڵام ناوەکەی تر لە ناوەوە بۆ دەرەوە ئەمە مانای ناوی فیلمەکەیە کە ئەستەکانی مرۆڤ لە ناوەوە چۆن کارەکانیان لە دەرەوەی جەستە نیشانەدەن. زۆر باشە و ئێساش با دەست پێ بکەین. یاڵە با لەگەڵ یەکەم دیمەنە دەست پێ بکەین. She did something to the memory واتە ئەو شتێکی لە یادەوەریەکە کرد. She did something واتە ئەو شتێکی کرد to لە the memory واتە یادەوەری. memory واتە یادگاری واتە یادەوەری بەمانایەمانە دێت جا بۆیە لێ ئەو شتێکی لە یادەوەریەکە کرد. What did you do? واتە چیت کرد. What did you do? چیت کرد. ئەویش جوابی داوتی I just touched it. I just touched it. واتە تەنیا دەسم لێدا. Touch واتە دەست لێدان. I just touched it. واتە تەنیا دەسم لێدا. That should make it a change. واتە ئەمە ئەبێت دوای لێ بکا بگۆڕێت. ئەمە کچە قرشینەکەیە ئەو حاڵێت وا خەریکێتی چاکێکاتەوە لە ڕەنگ شین بیکاتەوە بە زرد بۆ یاڵێت that should واتە ئەوە ئەبێت make it وای لێ بکات change بگۆڕێت. ئەمە ئەبێت دوای لێ بکات بگۆڕێت. ڕاستەخۆ ڕەنگ مۆرەکە هاتووەم قسەی کرد. change it back جۆی لەگەڵ ئەو کچە شینەکەیەتی ناوی جۆیە جالێ change it back واتە بیگۆڕەوە بۆ پێشوو واتە شێوەکەی بگۆڕەوە بۆ پێشوو وەکو خۆی لێ بکەرەوە جۆی. جۆی ئەو کچەکە وتی ئەم trying واتە من هەوڵەدەم ئەم trying واتە هەوڵەدەم شێوەی بگۆڕمەوە. ئەو سوورەکەش وتی you can change it back واتە ناتوانانی بیگەڕێنیتەوە شێوەی پێشوو ناتوانیت. I guess I can't. Could go in sadness. Now when Riley thinks of that moment with Dad. I guess I can't. Could go in sadness. Now when Riley thinks of that moment with Dad. دوایەوەی ئەو ڕەنگ سوورە کە وابزانم ناوی تووڕەیە پرسیارێکی لە جۆی کرد لەو کچەکە وتی ناتوانانی بیگەڕێنیتەوە سەر شێوەی خۆی. جۆیش جوابی داوتی no I guess I can't واتە نەخێر پێم وایە ناتوانم. I can't واتە ناتوانم. I guess وەگە وایە کە بڵێ I think واتە پێم وایە. I guess پێم وایە. ئەنجە دێنە سەر ئەو کچە ڕەنگ سەوزەکە کە نازەم ناوی چییە هیچ هەستێکشە ئەم قسەی کرد لە دوای کانتەکەەوە کێنتەکە وتی good going sadness واتە خەمباری. sadness واتە خەمباری لەگەڵ ڕەنگ شینەکەیەتی ئەوەی کە عینەکەی لە چاوە ئەنجا پێی وت sadness واتە خەمباری. good going sadness جا ناوی sadnessە good going واتە ئافرم دەستخۆش بەڵام بە شێوەیەک ئەو وترێک کە کارێکی خراپ بکەیت و ئەنجا پێت بڵێم ئافریم دەستخۆش یعنی بۆەوەی کە کردە دەو کارە خراپە لای خۆمانیشەوە قسە هەیە وەکو تعلیق و تەنز جالەیەتی now when Riley thinks of that moments with Dad واتە کاتێک ڕایلی بیرەکاتەوە لەو ساتانی لەگەڵ باوکێتی دێ قسەی تکات. She's gonna feel sad. She's gonna feel sad. She's gonna feel sad. She's gonna feel sad واتە هەز بە دڵتەنگێکات. She's gonna feel sad هەز بە دڵتەنگێکات. Bravo. I'm sorry, Joy. I don't really know. I thought maybe if Joy? کچە ڕەنگ سەوزەکە پێشەوەی کەوا قسەکانی تەواوکە وتی برافۆ ویستم پێتان بڵێم واتە ئافرین. برافۆ دەستخۆش ئافرین باشە ئەوە شێنەرە و مانایە ئافرین و دەستخۆش. ئێستا دینە سەرم کچە جلشینەکە جلیشی شین نییە وتی I'm sorry Joy واتە بمبورە جۆی I don't really know واتە بەڕاستی نازانم I thought پێم وابوو یان بیرم کردەوە maybe if you لەوانەیە ئەگەر تۆ if I ئەگەر من I mean مەبەستم نازانێت چی بڵێت. We've got a stairway coming up. We've got a stairway coming up. Joy, we got a stairway coming up. Joy, we got a stairway coming up. واتە Joy قادرمەیەک پلیکانەیەکمان هەیە لە پێشمانە. Coming up واتە لە پێشمانە نزیکە بینەوە لێی وا نزیکە بینەوە لێی لە پێشمانە. coming up لە پێشمانە. stairway واتە قادرمە پلیکانە ئاگادار بن باشە. stairway
واتە قادرمە پلیکانە. we gotta واتە هەمانە. Just don't touch any other memories until we figure out what's going on. Just don't touch any other memories until we figure out what's going on. Just don't touch any other memory until we figure out what is going on. Just واتە تەنها don't touch دەستی لێ مەدە. any other memory واتە تەنیا دەست لە هیچ یادەوەریەکی تر مەدە. until واتە هەتا we figure out بۆمان دەرەکەوێت what is going on چی ڕوەدات. تەنیا دەست لە هیچ یادەوەریەکی تر مەدە هەتا بۆمان دەرەکەوێت کە چی ڕوەدات. figure out واتە بۆ دەرکەوتن. شتێکت بۆ دەرەکەوێت لای خۆمان لێن بۆ دەرکەوتن. figure out what is going on چی ڕوودەدات. Okay. All right, get ready. This is a monster railing and we are riding it all the way down. Get ready. This is a monster railing and we are riding it all the way down. All right, get ready. This is a monster railing and we are riding it all the way down. واتە زۆر باشە یان باشە خۆتان ئامادەکەن ئەمە محەجەرێکی زۆر گەورەیە و ئێمە سوارێ بین هەتا خوارەوە هەتا ڕێگاکە بەرەو خوارەوە. all right واتە زۆر باشە یان باشە. get ready ئامادە بن. this is a monster. monster واتە دڕندە واتە دەعبا باشە. جا لێرەیە مەبەستەکەی ئەوەیە کە زۆر گەورەیەوە کە وەکو دڕندە وایە ئەوەندە گەورەیە. railing واتە محەجەر. railing واتە محەجەر. riding واتە سواربوون. سواری شتێکە بی سیارە بێت چیەک بێ ئەسب بێت محەجەر بێت سواربوون پێوتێ riding. all the way واتە هەموو ڕێگاکە داون بەرەو خوارەوە. جامانەکە دەبێتە زۆر باشە ئامادە بن محەجەر ئێمە محەجەرێکی گەورەیە و ئێمە سوارێ بین هەموو ڕێگاکە بەرەو خوارەوە.